بسم الله الرحمن الرحیم بەناوی خۆی گەورە و میرەبان. من محەممەد عوسمان مەحموود بەشداربووی چالاکردنەوەی مێشک و یادگە گروپی هەشتەمم و خوێندکاری پۆلی 12ی وێژەییم. ئەمەوێت باس لەوە بکەم کە چۆن پرۆگرامی چالاکردنەوەی مێشک و یادگە توانی سوود بە من بگێنێت لە ماوەی خوێندنی پۆلی 12. من بۆ پۆلی 12 بۆ هیچ کام لەوانەکان بەشداری هیچ کۆرسێکم نەکرد و بڕیارمە سەرەتای هاوینی پۆلی 12 بەشداری پرۆگرامی چالاکردنەوەی مێشک بکەم و بەشداریم کرد و لە ماوەی پرۆگرامەکەیە توانیم سوپاس بەخوا تواناکانی تەرکیز و لەبەرکردن و سەرنجدان و فێربوونم زۆر باش بەرەوپێش چوو. وهروەها فێری چەندەها ڕێگا و تەکنیک بووین بۆ خوێندن و فێربوون و لەبەرکردن کە من لە ماوەی خوێندنا بەکارم هێنان و زۆر سوودیان لێ هەبوو. پێم خۆشە ئاماژە بە یەکدوانێکیان بدەم، بە تایبەتیش لەوانەش سیستمی سەرەکی بوو کە بەڕاستی بۆ لەبەرکردنی ئەو هەموو ساڵەی بە حکمی ئەوەی کە ئێمە وێژەیی بووین زۆربەی لەبەرکردنمانە بوو. زۆر سوودی هەبوو بۆ ئەوەی ئەو هەموو ساڵانەی کە هەیە بتوانین بە ئاسانی جیای بکەینەوە و لەبەری بکەین. وهروەها نەخشەی زەینی بوو کە بەڕاستی لە دابەشکردنی بابەتەکانە هەرێکێ و بەسەر چەند لقێک یارمەتی دەربوو بۆ ئەوەی زووتر و باشتر سەرەتای بابەتەکان و کۆی گشتی مەوزوعەکە لەبەر بکەین. و بۆ کاتی ئیزنەکە و ئیمتیحانەکانیش بە هەمان شێوە ئەم ڕێگایانەمان بەکارهێنا. پێم خۆشە ئاماژە بەوە بم ئەم ساڵەی خوێندنی ئێمە وابوو کە بە بۆنەی بایکۆتەوە زۆر زیاتر لە نیوەی کاتی خوێندنمان فەوتا بوو و ئەو هەموو پرۆگرامەی خوێندن کە هەبوو ئەبوو لەو ماوەکەمەیە تەواو بکرێت کە بەڕاستی لەم کاتانەیە پرۆگرامی چالاکردنەوە کە من بەشداریم تیا کردبوو وەکو ئەڵێ ئەوتێ فرام کەوت کە بەڕاستی ئەو زەختە زۆرەی کە لەسەرمان هەبوو توانی کەمی بکاتەوە لەسرم و لە کۆتاییەوە دەرەنجامم توانیم 90.85 بەدەست بێنم و ببم بە یەکەمی وێژەی لەسەر ئاسی بەڕێوەبەرایەتی شارەکەم. و من سوپاسی یەک بەیەکی مامۆستایانەکەم و بە تایبەتیش مامۆستا عەتا و مامۆستا ئاوات کە بەڕاستی هەردەم هانیان داوین بۆ بەدەستهێنانی نەتیجەی باش و باشترین ئامۆژگاری و ڕێگاکانیان پێوتوینێتەوە. بەدەر لەو هەمووانانەی کە پێمان ئەخوێنرا بەڕاستی زۆر بە زیاتریشەوە کۆمەڵێک بابەتی دیکەشیان پێشکەشە کردین کە بەڕاستی وەک ئەوانەی مامۆستا ئاوات پێی ئەوتینەوە بۆ تەواوی ژیانمان و خوێندنەکەمان سوودمان لێ بینی. و هەمیشە من و دایان خوێندکاری دیکەش خۆمان بە قەرزاری وتە و ئامۆژگاریەکانی مامۆستا ئاوات دەزانین کە بەڕاستی زۆر تەئسیری لێ کردوین و هەمیشە لە خەممانە بۆ ئەو شێوازانەی فێر کردوین کە چۆن هەر کاتێک ڕوبەڕووی سەغڵەتی و ئاستەنگێک بووینەوە باشترین ڕێگاکان بۆ ئەوەی ئێمە تێیپەڕێنین و هەمیشە فێری ئەوەی کردوین بەو پەڕی متمانە بەخۆبوونەوە هەوڵبێن و باشترین توانا هەوڵەکانی خۆمان بخەینە کار بۆ بەدەستهێنانی ئەنجام و نەتیجەکەمان. و بەڕاستی پەیامی من بۆ خوێندکاران بۆ پۆلی 12ش بە تایبەتی باشترین شت بەڕای من ئەوەیە سەرەتا بێت بەشداری چالاکردنەوە بکەیت و توانا و لێهاتوویەکانی فێربوونی خۆت باش بکەیت. اینجا بەو لێهاتووی و توانایەوە بچیت دەست پێ بکەیت بە خوێندنی پۆلی 12. بەڕاستی زۆر سوودی لێ ئەبینرێ و زۆر کاریگەری هەیە و زۆر ئاسانکاری ئەکات و ناڕەحەتیەکانی بۆ کەمەکاتەوە. دووبارە و سێبارە
سوپاسی سەرجەم مامۆستایان و ستافی ئەکادیمیاکەم هیوام ساغی و سەلامەتی و تەندروستیتانە مامۆستاییان.